کافور ئخشیدی کۆی لە فەرمانڕەواکە لە مێژووی میسردا چەندین فەرمانڕەوا بوونیان هەبووە، هەندێکیان توندڕە و شێت و هەندێکیشیان دادپەروەر بوون، بەڵام هەرگیز ئەوەت بەبیردا هاتووە کە یەکێک لەو فەرمانڕەوایانە پێشتر کۆی لەبوو بێت. ئەو فەرمانڕەوا کۆی لەیە ناوی تەواوی ئەبوو میسک کافور ئخشیدی بووە کە بە لیسی سووری ناسرا بوو. لە سەرەتای ژیانیدا یەکێک بووە لە کۆیلەکانی حەبەشە و دواتر دەبێتە چوارەمین پاشای دەوڵەتی ئەخشیدیەکان. کافور بەرواری لە دایکبوونەکەی نادیارە، بەڵام دەوترێت لە ماوەی نێوان ساڵانی 905 بۆ 968 زاینی ژیاوە. بەپێی سەرچاوە مێژوویەکان بازدەوە دەکرێت کە خاوەنی ڕوخسارێکی ناشرین بووە، لەگەڵەوەشدا لەلایەن مەحموودی کوڕی وەهبی کوڕی عەباسی کاتبەوە دەکردرێ و فێری نووسین و خوێندنەوەی دەکات. دواتر بەهۆی ئەوەی گەورەکەی پەیوەندیەکی باشی لەگەڵ مەحموودی کوڕی تۆخجی پاشای میسردا دەبێت، کافوری پێدەفرۆشێت تا چاودێری کوڕەکەی پاشا بکات. دواتر بۆی زیرەکی و لەیاتوویەکەیەوە پلەی بەرز دەکرێتەوە و دەبێتە فەرماندەی سوپا و بەردەوامی بە فراوانخوازی دەوڵەتەکەی دەدات. پاشان ئەرکی پەیوەندیە دیبلۆماسیەکانی نێوان بەغداد و دەوڵەتی ئەخشیدی دەگرێتە دەست. لە دوای مردنی محەممەدی کوڕی تۆغج دەبێت کوڕە گەورەکەی شوێنی بگرێتەوە، بەڵام بەهۆی ئەوەی تەمەنی منداڵ بوو کافور وەک نوێنەرێک دادەنێت. دواتر بەهۆی لەیاتوویەکەیەوە دەبێتە پادشایەکی فەرمی و لەلایەن گەلی میسرەوە ڕێزیان لێ دەگرت. کافوری ئەخشیدی توانی میسر سەربەخۆ بکە و لە سەرچاوە مێژوویەکاندا بازلەوە کراوە پادشایەک بووە، زۆر ئارەزووی زانست و ئەدەب و ئۆنراوی کردووە و پەیوەندیەکی باشی لەگەڵ زانە و ئەدیبەکانی سەردەمی خۆیدا هەبووە، بە تایبەتیش ئەبوو تەییبی متەنەبی. بازدەوە دەکرێت سەرەتا نێوانی کافوری ئەخشیدی و متەنەبی ڕێک بووە و کافور ماڵ و پارەی پێدا بوو، بەڵام دواتر متەنەبی چاو دەبڕێتە ئەوەی کە یەکێک لە هەرێمەکانی ژێردەسەڵاتی کافور بەڕێوە ببات، و یەکاتێک داوا لە کافور دەکات ئەو ڕەتی دەکاتەوە. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە متەنەبی میسر بەجێ بەهێڵەت و لەگەڵەوەشدا لە چەندین هۆنراوەدا بە کەسێکی خراپ و ناشرین پەستی دەکات، بەڵام هیچ کام لە هۆنراوەکانی کاریگەری لەسەر گەلەکەی دروست نەکرد، چونکە پادشایەکی دادپەروەر بووە و گەلی میسر هەموو خۆشیان دەویست و ڕێزیان لێ دەگرت، تا ئەو کاتەی لە ساڵی 968 کۆچی دوایی دەکات.